لسردمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم حزتي بلالي كري الرباح لقل حزتي أبو ذر غفاريا حزتي أبو ذر كيشيكي لقل دروس كرد لك أثناء قصة كردنهم تكلم مناقشة حزتي أبو ذر فرمي يا ابن سوداء أي كري آفرة الرشكة حزتي بلال زوري بينا خوش بو زور بيتاقد بو أو أبو فرمي والله لأرفعنك إلى رسول الله أي قيمة بيغمبر صلى الله عليه وسلم تو بمن وتو كري آفرة الرشكة تو إهانة بمن كردوها تو من عيب دار كردوها قيان دي خزمتي بيغمبري ناز دار فرمي زرت الربو فرمي أبا ذر إنك امرؤ فيك جاهلية تو بياوك استج صفتي زماني جهالة نزانين تيايا إسلام رحمة إسلام بركة إسلام أخلاق إسلام روشته الدين والمعاملة بيغمبري خواه فرمي دين يعني معاملة جوان يعني أخلاقي برز تو صفتي ناشرين زماني نزانين جهالة تيايا أما صفتي منافق وكافر كان تو چۆن ئەم کارت کردووە یا ئەبا زەر قوڕی پێوە دەستی کرد بە گریان فەرمی یا رەسوول الله ئیستەغفر لی داوای لێخۆشبوون لەخوا بۆ بکە ئەوە هەزار جار تۆبە ئەڕۆم دەستی بیلال ماچەکەم کوڵمم دەم و چاوم ئەخەمە ژێر پێی بیلالەوە بەس بیلال لێم خۆش بێ گەردنم ئازاد کە هات بە گریانەوە سەری خستە سەر ئەرز وتی ئەی بیلال وەرە گەردنم ئازاکە ئەبێ ئەو پێ مبارەکانە و بخەیتە سەر کوڵمەکانم سەر دەم و چاوم گەردنم ئازاکە بیلال بە گریانەوە فەرمووی بە قوربانت بم چۆن پێ ئەنێم بەسەرێکە سوجدەی وە پەروەردگار بردبێ وتی بێتی لا إله إلا الله محمد رسول الله بەرزی کردەوە و ناوچاوانی ماچ کرد فەرمی هەزار جار گەردنت ئازا بێ خۆشەویستان من و تۆی مسلمانیش خاڵەکەین بەرامبەر یەکتری ئەبێ دەرز لەم زاتانەوە وەرگرین ئەمانە ئوستادی ئێمن ئەمانە قودوەی ئێمن ئەمانە پێشەوای ئێمن کەواتە تۆی مسلمان کەسێک هەڵەی بەرامبەرت کردووە لێی ببوورە وەک حەزەتی بیلال هەڵەت بەرامبەر هەر کەسێک کردووە وەک حەزەتی ئەبا زەر خۆت بەکەم مەزانە بەکەمی مەزانە نفسی خۆت بشکێنە ئەوە نفس و شەیطانە ئینە نەفسە لەئەمارەة بالسوء ئەمرۆ پێکا بە تاوان ڕۆژوو پەیامی ڕۆژوو ئەوەیە کەوا تەقوا بە تۆ بکە خوا بەڕێقی بزانی خۆت بەکەم بزانی لە ئاستی مسلمانە لە بەرامبەر مسلمان و ئیماندارە دۆست و خۆشەویستانی خۆت لە بەرامبەریانە خۆت بەکەم بزانی و داوای لێبوردنیان لێ بکەی خۆشەویستان ئەم داوای لێبوردنە وەک ئەرز بکەن